گوندێکی ناوازە ماڵ و باخەکانیان بێدەرگان. ئەم گوندە لە دنیادا هاوتای نییە. هەموو ماڵ و باڵەخانە و بانکەکانیان دەرگایان تێدا نییە. بەڵام نهێنی ئەم خوانە چییە کە بەدەیان ساڵە بە میرات بۆیان ماوت؟ لەگەڵمان بن بۆ جێڕانەوەی چیرۆکێکی نامەوە لە گوندێک. ئێرە گوندی شانی شنگناپورە لە هیندستان. گوندی شانی شنگناپوری هیندستان جیاوازە لە گوندەکانی تر بۆ پێی هەموو خان و باڵەخانەکانی ناوی بێ قوفڵ و دەرگان. نزیکەی 6,000 کەس لەم گوندەدا دەژی، بەڵام ماڵ و باڵەخانە و ناوەندە حکومیەکانیان هەتا بانکەکانیشیان هەمویان دەرگایان نییە. ماڵەکانی ئێرە سەلامەتن و دانیشتوانیش دڵنیا دەکرێنەوە کە هیچ ترسێکیان لە دزیکردن نەبێت. لێرە هەمووان باوەڕیان بە خوداوەندێکی هیندۆسی هەیە کە پێی دەوترێ شانی. پێی باوەڕی دانیشتوانی گوندەکە 300 ساڵ پێش ئێستا لافاوێکی بەهێز ئەم گوندەی گرتەوە و لافاوەکە بەردێکی گەورەی لەگەڵ خۆی هێناوە. کاتێک دانیشتوانی گوندەکە دارێکیان لە تەنیشت بەردەکە ناشت، سەیریان کرد کە بەردەکە خوێنی لێدێ، بۆیە ترسان و وتیان خوداکەیان لێیان نیگەرانە و بڕیاریاندا بە هیچ شێوەیەک تاوان ئەنجام نەدەن و دەرگاکان لە ماڵەکانیان بکەنەوە. لەو کاتەوە لە گۆڕەپانێکی گشتیدا ئەو بەردەدانراوە و بە گوڵ ڕازێنراوەتەوە و بۆتە شوێنێک بۆ پەرستن، بۆیە لە سەرانسەری هیندستانەوە هاوڵاتیان سەردانی ئەم پەرستگایە دەکەن. یەکێک لە دانیشتوانی گوندەکە دەگێڕێتەوە و دەڵێت توانەکانی شانی زۆر گەورەن و ئەگەر کەسێک دزی بکە بە درێژایی شەو بە پێ دەڕوات و وا دەزانێ شارەکەی بەجێهێشتووە، بەڵام بەیانی بۆی دەردەکەوێت کە هێشتا لە ناو شار ماوەتەوە. ئەو گوندە ناوبانگێکی زۆری بەدەستهێنا دوای ئەوەی فیلمی خوداشانی بەرهەم هێن. لەو کاتەوە بووەتە شوێنێکی بەناوبانگی گەشتیاران و سەردانیکەران. هەرچەندە چەندین حاڵەتی دزیکردن لە گوندەکەدا تۆمار کراوە، ئەم دانیشتوانی گوندەکە هێشتا باوەڕیان بەوە هەبووە و ئیمانیان وایە کە نابێ هیچ شوێنێ لەو گوندە دەرگای پێوە بێت. دانیشتوانی ئێرە پیان وایە ئەو گوندە نەک هەر لە دزی بێبەشە، بەڵکو لە هەڵس و کەوتی هەڵەش بێبەشە و باوەڕیان وایە هەر کەسێک گوناهێ بکات تووشی 7 ساڵ و نیو بەدبەختی دەبێت. ڕای خۆت بڵێ تا ئێستا خانووی بێدەرگات بینیوە؟ وەک چۆن لەم گوندە شتێک نییە بە ناوی دەرگا.